لەگەڵ بەڕێز وەفا محەممەد شرۆڤکاری سیاسی کە بژارێ گوتوبێژەکەین مامۆستا وەفا بەخێر بێ مامۆستا وەفا ئەمە چۆن بوو ئەم جۆلەکردن بە هێزی حەشدی شعبی و دوای مانەوەیان بۆ کاتێکی دیاریکرا و گەڕانەوەیان بێگومان سڵاو لە بەڕێستان لە هەردوو لا سڵاو لە هەموو بینەران بێگومان ئەمە ئەتوانی نایە بنەوەین درێژە پێدانی ئەو یعنی ئەو تعدایە و ئەو هەموەستەمەی کەوا لە هەرێمی کوردستان و لە قەواری هەرێمی کوردستانە کرێ ئایا چ لە مەسائلی بڕینی موچە بێ ئایا چ لە مەسائلی پرۆسەکانی هەڵبژاردن بێ کە لە کەرکووک و کە لە نێوەنەوەکرا کە کوردیان فرامۆش کرد ئایا چ لە دەدێژە پێدانی ئەو هەمووە کە یعنی سزایانەی کەوا بەناحەق لە موشک بارانکردنی هەرێمی کوردستان لە نردنی دۆنی ئەمەش درێژە پێدانی یەکێ لەو خاڵستەمانەیە کە بەرامبەر هەرێمی کوردستان کرێ ئەشوانە بەڵام ئەمە چاوەڕوان کراو بوو چونکە بەڕاستی کۆمەڵێش زۆر گومان لێکراوی لەم بابەتەیە دوای ڕێکەوتنەکەی دەی ئابی وتی ڕەشید کاتێکەوە لە دەی ئاب پۆستی پارێزیان نا بە یەکێتی بەبێ ئاگاداری یعنی زۆر لەلایەنێکیان پارتی دیموکراتی کوردستانە بەرامبەر ئەوەی هەموو پۆستە گرنگەکانی ئەمنی و سەربازی و ئیداری لە کەرکووک وەرگیرا پاشان تەنانەت ئەمە قسەیەکی وەسفی عاسیە کە ئەڵێ ئێمە ڕێکەوتوین کە بە هیچ شێوازێک باسی کوردستانیەتی کەرکووک نەکەن کە هیچ باسی مادی سەوچل نەکەن لەسەر زۆر شت ڕێکەوتوین بۆیە ئێمە ناتوانین ئەو ڕێکەوتنە پارتی قبوڵی ناکە کەواتە بەڕێز وەفا تۆ ئەو ڕێکەوتنە پشت ڕاست دەکەیتەوە کە یەکێتی لەگەڵ حەشدی شعبیا کردوێتی بۆ جوڵە پێکردنیان بۆ ئەو ناوچەیە من ئەمە ناتوانم قسەکانی دوای دەی ئاب خۆی ئاماژەکان بۆ ئەدەن بەڵام ئێمە کاتێکەوە شرۆفێشتیەکەین ئەبێ بەڵگەما پێ بێت لەسەر مۆزوعە بەڵام ئاماژەکان بۆ ئەدەن لەبەرەوەی هەتاکوێ سەردانەوەیکی وا نەبووە بە تایبەتی لە ناوێکیتی ئایا ئەو هێزەی کە هاتووە چۆنە بێ پرس کە تۆ ئەمە حەلیفتانە کە لە ئیطاری تەنسیقی و لە 16 ئۆکتۆبر و لە پێکەنانی ئەمە حەلیفی ئەوەیە لە شوێنێکە هێزێک ئەنێری بە 400 سیارە وەکو هێزێکی تەعدا داگیرکرد بێتش بەبێ پرسی ئەو هێزە ئەمە چی پێڵێن پاشان ئێمە ئەبێ ئەوە بزانین ئەو هێزە بۆ ناتوانێت بێتە ئەو سنوورانەی کەوا پێشمەرگەی پارتیایە بۆچی ناتوانێت دزەکەت چونکە لە 100% دڵنیا ئەبێ کە تووشی دانەوەیەکی سەربازی هەبێ تووشی دوو تشکانیەک و مشکانیەکە بێ بۆیە ئەمە ئاماژە پێ ئەدەین بۆ وەستا گومانێک هەیە کە لای جەنابتان ئەمە ڕێکەوتنێکی ژێربەژێر کرابێت هاتوبێتە ئەم ناوچانەی وەکو خۆت باز دەکەیت کە پێشمەرگەکانی یەکێتی لێیە حاڵەتێکەیە لێرە زۆر ئێمە بەگرنگی باسیکە ئێمە باسی هێزێکەکەین کە ناوی حەشدی شعبیە هەر خۆی لە خۆی ئەو هێزە لە یاسا دەرچووە هەر خۆی لە خۆی ئەو هێزە پرس بە فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق ناکە کە محەممەد شاح سوودانیە هەر لەناو ئەو هێزە خۆی چەندها کەتائب و فەسائل هەیە لەناو خۆشیانە پرس بە یەک ناکەن کەتائب حزب الله هەیە کەتائب سەیید شوهەدا هەیە کەتائب ئەصحاب الكهف هەیە کەتائب ئەمەنە ناوی هینە هەیە لەناو فەسائلانە لەناو خۆشیانە پرس بە یەک ناکەن و خاوەنی چەکی بێ لەغاون تەنانەت ئەوامل لە شوێنێکی تر وەرەگرن کە چەکڕکردن لە شوێنێکی تر وەرەگرن جموجوڵەکانیان بەبێ پرسی کەسە بۆ نمونە فەرماندەی هێزە چەکدارەکان نازانێ حەشدی شعبی چیەکە لە سنجار بۆشی نییە بڵێ چیەکەن نازانێت لە جرفی سەخر کەوا کەتائب حزب الله تایە چی ئەکرێ بۆشی نییە سەردانیکە نازانێت لە سنووری سووریا چیەکە کاتێک کە موشەکە نێرن بە عین ئەسەد و بەوانە نازانێت تووشی نەبێت هەموو جارێ بۆیە ئێمە لەگەڵ هێزێکی نادروست ناتەندروست نایاسایی مامەڵە ئەەکەین ئەمە جیشی عێراقی نییە کاتێک کە قسەکەین لەگەڵ سوودانی یا لەگەڵ وەزیری دیفاع عەڵێ منینێک ئەمە هێزێکی نایاسایی ئەبێ یعنی بزانین ئەم هێزە چۆن هاتووە کەواتە بەڕێز وەفا ئەو قسەی پشت ڕاست دەکەیتەوە کە هەمیشە باس لەوە دەکرێت هێزە چەکدارەکان عێراق پەلکێشی ناو جەنگ و شەڕ و ئاڵۆزی و نائارامیەکەن هەموو کاتێک ئێستا حالیەن مادام هێزێکەیە 230,000 چەکدارن کە لە 230,000 مەدڵیان 100,000 بندیوارە مادام ئەو هێزە خۆی چەکەکانی لە چەکی جێشی عێراقی بەهێزترە وەلای بۆ وڵاتێکی تر هەیە توانای هەموو شتێکی هەیە نەک لا هینە ینی ئەتوانێت ئەچێتە دەشتی ئەمبار ئەچێتە سووریا ئەچێت هاوکاری میلیشیاکانی حزب الله ئەکە ئەچێت هاوکاری میلیشیاکانی لوبنانەکە هاوکاری میلیشیاکانی سووریاکە ئەتوانێت هەموو کاتی ئەمە چاوەڕێن کراوە کە بێ سنوور ببەزێنێ کۆمەڵێک تعدا بکە کۆمەڵە شوێن داگیر بکە ئەمەی کە ئێمڕۆژ کرا ئەمە تەنها چاوەڕێی ڕەتدانەوەیەکن من بەداخەوە قسەیەکەم لەوە ئەچێ کاری خراپتری بەدواوە بێ بۆ چکە بە کارێکی مەترسیدارە باشە ئەوەی باست کرد کە ئەمڕۆ شتێک بۆ چاوەڕێی ڕەتدانەوە بوو کارتێک بوو وەرەقەیەک بۆ فڕێیاندا باشە ئەم وەرەقەیان کە فرێدا وەرەقەکەیان باش بوو یاخود سوتێنرا لەلایەن هێزی پێشمەرگەیەوە بەڕاستی پێ بڵێم سنوور بەزاندن بەبێ پرسکردن
ئەو شوێنانە شوێنی ناوچە ناکۆکەکان واتە ئێمە لە شوێنێکانی ناوچە ناکۆکن پێڵێن مادی سۆچل عربی ئەڵێن مناطق المتنازع عليها ئەو شوێنانە پێویستە بە پرس بەڕاوێژ بکرێت ئەی تەنانەت کاتێ لە حەوزی حەمرینە کە ئەڵێ تەنانەت داعشیشی لێ پرسەکرێ کاکە من یەم شتێکی وایە بەڵام ئەوان کە هاتوون بێ پرس کەواتە لێرە نەهاتن بەبێ بواتە تۆ بەرداوای سەربازی تەبێ چونکە هێزێک هاتۆ پرسی پێ نەکردویت مادام ڕدانەوەی سەربازی نەبووە واتە ئەوان کارتەکان سەری گرت ئەمە یعنی چی یعنی من بۆ هەر شوێنێکی کە بڕۆم ڕدانەوەی سەربازیم نابێت ئەم نامەیە کە ناردیان و ئەوانیش بە شێوازێک هاتبن بۆ شەڕ هاتوون ئەو هێزە نەهاتووە بۆ مەسەلەی کێڵگەی نەوت ڕاست هاتوونە کێڵگەیەکی نەوت هەیە ئەلقەمەڕووینەیە بەڵام ئەو هێزە هێزێکی شەڕکەر بووە هاتووە کشانەوەی ئەو هێزە ئمڕۆ کشاوەتەوە ئایا ئێمە چاوەڕێ ئەکەین جارێکی ترخوانە خواسە بێت و نەکشێتەوە ئەبێ ئەو کاتە ڕدانەوەی سەربازی هەبێ چکە مافی هەرێمی کوردستان و مافی پێشمەرگەی کوردستانە کە ڕدانەوەی هەرێمی ڕدانەوەی سەربازی بێ بۆ پاراستنی ئەو سنوورە باشە بەڕێز وەفا چه ئاماژەیەکە بۆ هەرێمی کوردستان باسی خراپترت کرد چه ئاماژەیەکە بۆ هەرێمی کوردستان ئایا ئێمە لە ڕووی ئەمنیەوە پێیان وتین کە ئێوە لە ڕووی ئەمنیەوە لاوازن هاتنی ئەو هێزە لە ڕووی سەربازیەوە ئێمە لاوازین لە ڕووی بەرگری و بە ئاگاییەوە ئێمە لاوازین توانیان ئەو پەیامە بگەێنن بێگومان ئەوان هەموو کاتی ئەیانێ ئەو پەیامە بگەێنن بۆ چونکە ئەوان لە ناوخۆ و بەرامبەر هەرێمی کوردستان دەتوانن ئەو کارە بکەن ئێمە ئەگەر تۆ بە عام باسی عێراق بکەین عێراق لە هەموو وڵاتەکانی دنیا سیادەی عێراق انتها کراوە لە کوێیتەوە لە سعودیەوە بیرەنەوتەکانی عێراق داگیرە کرد لە زۆر شوێن لە تورکیا ئاو ئەبڕێ لەسەر عێراق ئێران سنوورە بەزێنێ هەموو ئەوان بەڵام لە ناوخۆ هەموو کاتی ئایانێ ئەو بسلمێن بەرامبەر بە سنەوە بەرامبەر بە کورد ئایانەوە بڵێن ئێمە هێزمانەیە لە ئێوە بە هەر کاتێکیش ئەوان هەر لە 2012 ئەو کاتە بوو هەش کاتێ فرسەتیانە بۆ زانویانە بهێزن زانویانە بتوانان دەست بەم جموجوڵانە ئەکەن ئێستا لە چیا بەهێزە بەڕاستی یەکشت هەیە لێرە ئێمە وەک لە ڕووی یاسایی و خاوەنی قواری هەرێمی کوردستانی قوارێکی پارێزرا و دستور پێمان ئەڵێ تۆ هێزی پێشمەرگەت هەیە بۆ تێ خۆت بپارێزی و ئەم هێزی پێشمەرگە لە ناو تەحالوفی دەوڵەتیە کە جیهان باوەڕی پێکا و ئەلە ماوەی ئەمریکا دانی بەوە ناک ئەم هێزە بوو کە توانی لوتی داعش بشکێنێ ئێمە هێزێکی باوەڕ پێکراوی نظامین ئێمە ئەو هینەمانەیە قوارەمانەیە خۆمان پێرێزین بەڵام ئەوان ئێستا چکە لە ڕووی سیاسیەوە لەگەڵ لایەنێکی ترا ئەتوانن ئەو بیانە هێزە زەعیفکەن ئەتوانن لە شوێنێکە لە مێزە بدرێت يعني مثلا لما منطقه جرميان لما منطقه كلوجول لما لو منطقه انا اتواني اوش تعرفك چك ازاني ردانوي سربازي نيه بلام دڵنیاتەکەم ئەگەر لە ناوچەکانی کە بووە ڕدانەوەیەکی زۆر خراپیان بەسەر هات باشە مامۆستاوەفا خەڵک دەپرسێتن ینی ئەم هەموو ڕێکەوتنە ژێربەژێرەی یەکێتی دەیکاتن لەگەر ئەم گڕۆپە و لەگەر ئەم چەکدارانە و ئەو ملیشیاتانە و ئەو هێزە سیاسانە ینی لە پای چی کار چییە یەکشت هەیە زۆر گرنگە تۆ لەبینە نەچە بیستی داڵبژاردنە وەرگرتنی پارێزگاری کەرکووک وەرەقەیەکە بۆ بەکارهێنان بۆ هەڵبژاردن بۆیە ئەمان پارێزگاری کەرکووکیان وەرگرتووە بۆ ساڵێک و 4 مانگ مەبەستیان بۆ یەکەم جار ئەو ڕێکەوتنێ وەلەو ئەم بابەتە عیلاقەی با پێ بڵێم پارێزگار عیلاقەی من بابەتەوە هەیە من بۆیە ئیپەستم بە یەکۆ هاتنی ئەوان لە 4 هەژ بۆ لای جەنابی سەرۆک کە وتیان وەرە ڕێئەکەوین ئێمە دەکەسین جەنابی سەرۆک وتی ئێمە حەڵکەسین بەبێ یەکێتی وەشتە ناکەم ئەمە کەرکووکە ئەگەنە ئەم ڕێکەوتنە ڕەدی کردو جەنابی سەرۆک ئەو ڕێکەوتنە بکات ئەمان ئەو ڕێکەوتنیان کرد ئێستا ئەمان لە هەڵبژاردن ئەڵێن ئێمە محافظمان وەرگرتووە بۆ کورد ئەمە ئەتوانن دەنگی پێکۆکەنەوە لێرە پێڵێن ئەمە سەرکەوتنی کاتی بۆ هەڵبژاردن مەبەستی ئەوان چیە لێرە دووشتە لاوازکردنی پارتی دیموکراتی کوردستانە و کەمکردنەوەی دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستانە چونکە ئەزمونێکی سەرکەوتویان هەبوو لەو لەمە چۆن لە مووسڵ و لە کەرکووک توانیان لە مووسڵ لە کەرکووکدنی خاکی هەرێمی کوردستان کە هەزارها قوربانی لە لە پای چی ئێستا من ڕدانەوەی قسەیەکەم ئەیانەوێ هەمان ئەو تەجروبەیە کە خۆیان بە سەرکەوتوو ئەزان ئوتوانیان سەرکەون کە لە مووسڵ و لە کەرکووک کردیان ئەیانەوێ هەمان شت لە هەرێمی کوردستان لە هەڵبژاردننی بیستی دەبیکەن هەمان ئەو شتە بۆ دەنگدان بەڵام وەکو تۆ ئەڵێ هاتنی هێز ئەوە تەنها ئەو مافەیەکەوە حەشدی شعبی داوای کرد لە یەکێتی من ئەوە تێمێ ئەوە تێمێ ئەوە تێمێ ئەبێ بالمقابل منە شتانە بکەم ئەمە زۆر کەس بەڵام لەوە ئەچێ ئمڕۆ ئەمر من بۆی ئەڵم چاوەڕێشتێکی خراپترین چاوەڕی ئەوەی دوای هەڵبژاردن
چکە وابزانام ڕێکەوتنەکە یەکێتی ئەمانە لە کاتی هەڵبژاردنە ئەمە نەکرێ مەترسیەکە لە دوای هەڵبژاردنە ئەوان ئەو ڕێکەوتنە هێنیە چییە و ڕەدانەوەیان چیە بێت پەیامەکەت گەیشت بەڕێز وەفا محەممەد شرۆڤەکاری سیاسی سپاس دەکەین سپاس بەڕێز وەفا.